شتێکی سیر کە بەنسبەت دراوی ئەلکترۆنی گوگل کۆینم بینی لێران هەروەکو ئەبینن کە تۆتال ساپلای ئەم دراوە 295 ملیۆنە. بەڵام کاتێکە چیتە سەربەشی هۆڵدێرز دەبینیت کە لێرانە تۆتال ساپلای ئەم دراوە 20 ملیۆنە، واتە دراوەکانی تر لۆک بووە. من تێناگەم ئەم دراوە بەڕاستی چی لەو خەڵکەی کرد، ماڵی چەند لە خەڵکی وێران کرد. هەروەکو لێرانەشە بینن کە مارکێت کەپی لێرانە هایت بووە، واتە پێشان نادرێ لە ناو کوین مارکێت کەپ. کە من پێشتر ڤیدیۆکم دروست کرد، ئێستا چینە ناو ڤیدیۆەکە بە پێتانەڵێم کە لە کەنگینەوە ئینزارم بە ئێوەدا کە ئەم دراوەی بفروشن بۆ ئەوەی هەرچنە بێ زەرەرەکەتان کەمتر بێ. بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆکەی بە پێش مەیەخن، چونکە بەڕاستی ئەم گوگل کۆینە زۆر دەنگ و باسی لەسرە و دیسانەوە لەبەر ئێوە هاتم ڤیدیۆ لەسەر دروست بکەم بۆ ئەوەی کەمترین خەڵکی کوردستان بەڕاستی زەرەرمەم بێت. بەنامی خوا سەلاو هاوڕان، هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەتی ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵەیتان شش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ هاوڕان لێرانە باوچینەوە سەر لێرانە ڤیدیۆی 49 بەشی 5 کە ڤیدیۆکم دروست کرد هەروەکو ئازانن ڤیدیۆی 49 بەشی 5 کە ئاگاداریەکم بە ئێوەدا کە ئاگاداری دراوی ئەلکترۆنی گوگل کۆین بن. ئەو کات دراوەکە نزیکەی 3 دلاری بوو کە بە ئێوەم وت دراوەکە بفروشن ئەگە بەڕاستی خەڵکی کوردستان ئەم دراوان کڕیوە و باسی چەند بابەتم کرد لەم ڤیدیۆیە کە بووچی ئەم دراوە دراوێکی فەیکە و دراوێکی خەتەرناکە بۆ ئەوەی ئێوە زیاترین سەرماتان لە دەست نەچی. ئەو کاتی نزیکەی 3 دلار بوو کە گوتم بفروشن. بەڵام ئێستا هەروەکو چینە ناو گوگل کۆینی کە دراوەکە بە 1 دلار و 7 سنتیە، واتە نزیکەی 2 دلار لەم دراوەی کم بوویتەوە لە ماوەی مانگێکە 25 ڕۆژێک 2 دلار گەلێک زۆرە هاوڕان کە لە نرخەکەی دابازیوە. واتە ئەو کاتی کە بێوام گوت بفروشن ئەبێت ئەو کەسانەی کە هۆڵدەری ئەم دراوە بوون دراوەکان بفروش بە و لێران هەروەکوای بینە من ناچمە سەر ڕەنگ کوشتی ئەو دراوە چکە دراوەکی 100% فێیکە و لێرانش کاتێکە دیسانەوە چینە سەر هۆڵدەری بەڕێزانم ئەو کات کە من ڤیدیۆکەم دروست کرد نزیکەی 13000 14000 هۆڵدەری هەبوو. بەڵام هەروەکو ئێستا بینن کە هۆڵدەرەکەی تەنها بوویتە 4000 کەس و لێرانە لە بەشی هۆڵدێرز کە زۆر سەرنجی ڕاکێشم کە بەڕاستی 100% ئسکەمبوونی ئەم درەوەی پێشانەدا 99% لە یەک ئەدرسیە، واتە 99% لە دەست خاوەنەکەیتی تەواو تەنها خاوەنەکەی ئەتوانێ ئەم دراوەی بەڕاستی هیچ تر نەماوە، تەنها لە دەست خاوەنەکەیتی و هەر بۆیە خاوەنەکەش ئەم دراوەی بەم شێوەیە ڕەزیلی کرد و زۆرترین خەڵکی کوردستان کە هەروەکو ئاگام لێ زەرەرمەند بوون و مارکێت کەپی ئێستا بە هەمووی بوویتە 1 ملیۆن دلار. تەماشاکەن لێرانە شەرەکو باسم کرد لە بەشی هۆڵدێرز کە 20 ملیۆن تۆتال ساپلای ئەم دراوەی پێشەنەدا و هەروەکو لێرانە بینن کە 295 ملیۆنی پێشەنەدا. بەڕاستی ئەم دراوە ئەو کاتی ئەو کەسانەی کە بەڕاستی هۆڵدەر بوون کە ڤیدیۆم دروست کرد هەروەکو کە دیسانەوە چینە ناو ڤیدیۆکە ڤیدیۆی 49 بەشی 5 بوو بریا هۆڵدێرەکانی و خەڵکی کوردستان ئەم دراوان فروشت بۆ ئەوەی بەڕاستی زەرەرەکەی لایەنی کەمتر زەرەر بکەم بۆ ئەوەی بەم شێوە وەحشەتناکە و ترسناکە دراوەکە نرخی دانەبەزێ و دڵنیابن لە ناو ڤیدیۆکەشم باس کردووە لە ناو ئەم ڤیدیۆیە کە ئەو کاتی باسی ئەوم کرد کە دراوەکە هەتا 1 دلاریش دێ و بگرە هەتا سنت و پوینتیش دێ، واتە زۆر خەتەرناکە هاوڕێن. من ئەم هەموو زانیاریە بۆ ئێوە دەخەمە ڕوو کە بەڕاستی دراوێک کە زەرەری بە خەڵکی ئێماگەینی، بەڵام ئەگەر ئێوە بەجێی براگسکەی خۆتان نەکەنەوە کێشەکە لە خۆتانە بەڕێزان. بەڕاستی من ناتوانم هیچی تر ڤیدیۆ لەسەر گوگل کۆین دروست بکەم، بەڵام ئەوەندە مەسیجم بوو هات لە فێسبوک دیسانەوە مەجبور بووم بێم ڤیدیۆ لەسەر دراوی ئەلکترۆنی گوگل کۆین دروست بکەم.
تنها علم دراوکی اسکمه دراوکی فیکه دراوک 100% نوهاتونو لست على دست خواهنه کیتی و تا هیچ هولدری نیه او 4000 هولدری که هیا پیم ویا شخص کانن که خودی خواهن شریکن و هیچ هولدروشتی هولدری با قوتی نما وکو خلق ام دراوه 100% دیتا و پوینت سنتی و هروها پوینتی ویستم دیسانه و ویدیو لسرم دراوه فیکه بویا دروست بکم چون که هر وکو دوباره یکم و زور مسیجم بوهات لفیسبوک که دیسانه و آیا آینده گوگل کوینی چی دبید که هر وکو بویا مشارح کر آینده که رونه که چی دبی هارن هر وکو بویا باز کرد دراوه که 100% فیکه و من نعلم که بفروشن او لسر خودتنا منی من تنها هاتی مالیرانه دیسانه و تحلیلی هم دراوی بکم که هیچ سوده که بو خلکی نابه و بگره که استا با $1 بیتا و دیسانه و با پوینتو با سنتو پوینتی بله برزانم داواکاری و بوم زور گرینگه که بر راسی من باسی چه بابتی که دراوی الکترونی بکم بویه زور پیوسته زور گرینگه که و کامنتم بو بنووسن که بر راسی او دراوانه که ضرری بو خلک به من ویدیو لسر درست بکم بو و خلک که آگادار بکم ولا کرینیم جوره دراوانه و هر وها او دراوانه که با پتانسیلن و فایده و قازنجی بو خلکیه به دیسانه من ویدیو لسر درست بکم بو زیاترین خلکی کردستان سوتمن به لری دراوی الکترونیه و سپاسی وکم که تا کوی سابیناری ام ویدیوی بون هر رخنا کامن بسیاری کبول اجر ویدیویا لچنل یوتیوبون بنووسن من بچاوان جواب تانه دموا تا ویدیو یکی تر وبسایت یکی تر اپ یکی تر و هر و برنامه یکی تر هموتان بخوی گوره سپیرم خواه یار و پناهی ایوه بید خواهتان لگل